لا درنگانی شەوی ڕابردوودا یەکێک لە پردەکانی ڕێگای گەلی ئەلیبەگ کە بە پردی زارگەلی ناسراوە بۆی ئەوەی کە بار هەڵگرێک لەو کاتێک کە بەسەری داتی ئەپەڕێت بارێکی ئاسنی پێ بووە بارەکەی لەسەر پردەکە دەکەوێت و مەش دەبێتە هۆی ئەوەی کە بەشێکی پردەکە دابڕمێت وەکو لە دیمەنەکانیشدا دیارە لە دوێنێ شەوەوە تاوەکو ئێستا ڕێگاکە بەشێکی ڕێگاکە داخراوە خود تەنها ئێستا ئەوەی هەیە یەک سایدی ڕێگاکە کراوەتەوە ئەویش تاکتاکە ڕێگا بە ئۆتۆمبیلی بچووک ئەدەن کە بەسەری داتێ پەڕێت ئەمەی کە هەیە ئێستا یەکێک بڵێم پاسێکی گەورەیە کە ئەوێت بەسەر پردەکەدا بپەڕێتەوە بەڵام نەفەرەکانیان خود سەرنشینەکانیان دابەزاندووە بە پێ سەرنشینەکانی پەڕینەوە اینجا ڕێگەیان بە پاسەکەدا بۆی بەسەر پردەکەدا بپەڕێتەوە هەرچەندە پردەکە توانین بڵێن ئێستا نزیکەی مەترونیوێک دابەزیوە یاخود بڵێن بەشێکی بە ڕێژەی 150 داڕماوە بەڵام سایدێکی هاتوچۆی هەر بەسەردا ئەکرێت و هەرچەندە ئەمە مەترسیدارە چونکە مەترسی ڕوخانی تەواوی پردەکە هەیە بەڵام ئەوەی کە گرفتە لێرە ئەمە بڵێم کە ڕێگای سەرەکی هامڵتۆنە یاخود ڕێگای بەیەکەوە بەستنەوەی پارێزگای هەولێر و سۆران و ڕواندز و باڵەکایەتی وە تاکە ڕێگای گەیشتنیشە بە دەواازەی نێودەوڵەتی ئاجۆمەران ئەمەی کە گرفتە لێرە ئەوەیە جگە لەم ڕێگایە لەم پردا هیچ ڕێگایەکی بەدیل نییە بۆ ئەوەی شۆفێران هاتوچۆی بەسەردا بکەن کە ئەمە ڕێگایەکی گرینگە هەم ڕێگایەکی ڕۆژانە گەشتارێکی زۆر هاتوچۆی بەسەراکات هەم ڕێگایەکی بازرگانیە بەتابەت کە ئەم ڕۆژی هەینیە گەشتارێکی زۆر ڕویان لە ئیدارەی سۆران کردووە کە بۆ گەیشتن بە سۆران و باڵەکایەتی و ڕواندز پێویستە بەسەر ئەم جسرەدا بپەڕنەوە ئەوەی کە هەیە ئێستا تیمەکان لە دوێنێ شەوەوە سەرقاڵی ئەوەن کە ڕێگایەکی بەدیل دروست بکەن یاخود بڵێن ئەوەی کە هەیە سەرقاڵی ئەوەن هەر لە تەنیشتی پردەکەوە ئەو بەشەی کە هەیە بڵێم ئەیانەوێت بە خۆڵ ڕووبارەکە پڕ بکەنەوە بۆ ئەوەی بتوانن ڕێگایەکی بەدیل دروست بکەن تاوەکو ئەوەی کە پردەکە چاکەکرێتەوە یاخود نۆژە نەکرێتەوە تاوەکو ئێستا دیار نییە کە کاری نۆژەنکردنەوە یاخود چاکردنەوەی پردەکە چەندی پێچێ بەڵام وەکو هەیە یانەوێت ڕێگایەکی بەدیل دروست بکەن بەهۆی ئەوەی بڵێن ئاوی ڕووبارەکە ئەم ساڵ کەمە ئەمە یارمەتیدەری ئەویانە کە بتوانن بەشێکی ڕووبارەکە پڕکەنەوە بە خۆڵ بۆی بتوانن ڕێگایەکی بەدیل دروست بکەن ئەمە لە کاتێکدا بڵێن لە کۆتایی ساڵی ڕابردوو لە بە دروستی لە 27 دوانزەی 2024 یەکتر لە پردەکانی ڕێگای گەلی ئەلیبەگ داڕما یاخود بڵێن ئەو کاتش هەر بەهۆیەوەی کە بار هەڵگرێ خۆی پێدا کێشا بەشێکی پردەکە کەوت ئەو کات بۆ ماوەی دە ڕۆژ ڕێگاکە داخرا بەڵام ئەوەی ئەو کات هەبوو ڕێگای بێخاڵ بوو کە وەکو ڕێگای بەدیل بەکارە هات بەڵام ئەوەی کە لێرە گرفتە ئەوەیە ئەمڕۆ ئەم پردە پێش گەیشتنە بە ڕێگای بێخاڵەوە پێشەوەی بگەی بە ڕێگای بێخاڵ پردەکە داڕماوە هەر لە کۆتایی شاری خەلیفانە هەر لە دەواازەی دەرگای بڵێن زارگەلی کە سەرەتای داخلبوونە بە گەلی ئەلیبەگ یەکەم پردە کە داڕماوە بەهۆیەوە گرفتێکی زۆر بۆ هاتوچۆ دروست بووە.